سنووری گوندی ناوچەی کاکەیەکانە لە قەزای داقووق لێرەدا کە گوندی تۆپزاوایە بنکەیەکی تەندروستی هەیە و سەرباری نەبوونی پزیشک ساڵانێکە کارمەندەکانی خزمەتی دانیشتوانی سنوورەکە دەکەن. وەکو سنووری کاکەی تۆپزاوە بنکەیەکی تەندروستی باشمان هەیە، یعنی کە خەڵک نەخۆشمان هەبێ پێویست ناکات بچێتە داخۆ. ئەوە چێتە بنکەی تەندروستی تۆپزاوە ڕێنمایی باشی خەڵکەکەن لە ڕۆی کۆرۆنایشەوە دەورێکی زۆر باشیانە بووە. ئەی خەڵکی مەتەقەکە بە تەواوی ئیسفادەیەکی زۆر باشمانیان کرد و هەتا عەرەبەکانیش مەتەقەکەمان بەعام ئیسفادەیەکی باشمان لەو بنکەیە کردووە دەستیان خۆش بێ سوپاسیان دەکەین. بنکەی تەندروستیەکەکەوە لە دیەکەمانە قەدیمە ئەم دەیە زۆر ئیسفادەی لێکردێ و خاصەتەن ئستەیش لەبارەی ئەم نەخۆشی کۆرۆنەوە خوانەکە دانەگەی کە بە شێوەیە سەری ژانەکە کۆکێتی ئەچێتە ئەوێ ئەلەوێست با بڵێن عیلاجی پێ ئەدەن ئەگەر عیلاجەکەیانیش نەوێ ڕاستن ئەڵێن کاکە تو مراجعەی تاوق بکە لە سەدە نەوات دیەکەی خۆمان لێ ئیسفادەی کردی و بێجگە دیهاتەکانی تر و دیهاتەکانی خوارەوەمانیش عەرەبەکان کە تێ زۆر ئیسفادیان کردی یعنی شتێکی زۆر زۆر چاکە ئەوانەیشی کەوا لە ناو بنکەکەن ئینسانی چاکن ئینسانی ڕێکن بەڕاستی ئینسانیەت چۆن ئەڵێ بەڕێخان یارمەتی خەڵکەکە زۆر دەدەن. کارمەندانی بنکەی تەندروستی تۆپزاوە ئاماژە بۆ ئەوە دەکەن کە سەرباری کەمی پێداویستی و کەم و کورتیەکانیان توانیویانە بێگوێدان بە ماندووبوونیان خزمەتی ناوچەکە بکەن. وەکو بنکەی تەندروستی خزمەتی دانیشتووانی تۆپزاوە عەلیسەلام 12 دێ لەسەرمان ئێمە خزمەتیان دەکەین و بە شێوەیەکی ڕێکوپێک و هیچ کەسێکی گلەیی نییە لێمان وابزانن. وەڵڵا پێداویستیمان بنکەکەمان ڕاستە بنکەی تەندروستی کۆنە پێویستی بە بیناییکی تازە هەیە و ئەمەشی دەرچوو لە 2014 بۆی بینایی تازە بکرێ بەس ئەم شەڕی داعش و ئەم شتە هاتە پێشەوە و میزانی و شتنەما لەبەرەوەی تاخیر کرا. کێ ئەوەی پێویست بێ لای ئەمە بۆی کردمانە و ئەگەر شتێکی گەورە نەبێت سەدای داخۆ ناکات. وەکو کارمەندانی بنکەی تەندروستی تۆپزاوە هەستاوی بە تەوعیەی خەڵک و تعزیزکردنی خەڵک کە ئەم ڤایرۆسە هاتووە ڤاکسینە کۆڤید-19 ئێمەش وەکو خۆمان هەستاوین ئامۆژگاری خەڵکمان کردووە بە تەوعیەکردنی خەڵک چۆن خۆیان بپارێزن چۆن خۆیان دوورکەون لەم نەخۆشیە حتاکو بتوانن نڕۆن ناو خاڵاڵەکە نەچنە ناو نێزگی ئەم نەخۆشیەکە نێزک بگەنەوە ئەوش کە مەسەلەن ئەیانگرێ ئەم نەخۆشیە خۆیان چۆنی بپارێزن خۆیان چۆن حەجرەکە 14 ڕۆژ کە زانیانە مەسەلەنێکی عەرازەکەی هەبوو پیانەڵی چۆنی عەرازەکانی. بنکەی تەندروستی تۆپزاوە لە ساڵی 1954ەوە دروست کراوە بەڵام لە سەردەمی ڕژێمی بەعزدا بە هۆکارێک داخراوە و پاشان لە ساڵی 2003ەوە نۆژەن دەکرێتەوە جارێکی دیکە وەک بنکەی تەندروستی بەردەوام دەبێت. محەممەد ئەڵماس، گەلی کوردستان، داقووق.